بینەرانی ئازیزی NRT لە هەرکوێک بن سڵاوتان لێبێ خۆشحاڵن لە بەرنمەیەکی تایبەت لە شاری بەغداوە لەگەڵتان شاد ئەبمەوە سابارەت بە چارەسەرکردنی کێشەکانی کورد لە بەغدا لە دیدی فراکسیۆنە کوردیەکانەوە. سەرەتا بە خێراتنی دکتۆر فواد معسووم دەکەین سەرۆکی فراکسیۆنی ئێتیلافی کورد لە کوردستانەکان. دکتۆر سەرەتا مێ باس لەوە بکەم ئایا تا ئێستا ئەو کێشانەی کورد کە لە بەغدان ئەوانەی کە چارەسەر کراوە کامانن؟ کێشەی نێوان هەرێم و حکوومەتی مرکزی هەیە، کێشەی نێوان کورد و حکوومەتی فیدرال هەیە. دیارە بەنسبەت کێشەکانی نێوان هەرێم و حکوومەتی فیدرال ئەو مەسەلەی قانونی نەوت و گاز و ئەوانەیە کە تا ئێستا جێبەجێ نەبووە، کە ئێستا ئەوە خەریکە پرۆژەیەک ئامادە کراوە کە ئێمەش لە لامان باشە و بەشەکی زۆر لە فراکسیۆنەکانی کە دەمێنێتەوە مەسەلەیەکی تر کە پەیوەندی بە کورد و حکوومەتی فیدرالەوە هەیە، ئەویش کە جێبەجێکردنی مادەی 140 لەو ڕۆژانە ئەوە لە ناو پەرلەمان لوژنەیەک دروست دەبێ بە ناوی لوژنەی مادەی 140. دیارە 140 هەرتەنیا کورد ناگرێتەوە، بەڵام زیاتر پەیوەندی بە کوردەوە هەیە. ڕەنگە لوجنەیەکی گەورە بێ چکە زۆر لایەن دەیانەوێت تیابن، لە هەندێک لایەنەوە باشە کە ئەو زۆرەی تایە، بەڵام لە هەندێک لایەنیشەوە بۆ ئێمە باش نییە. جا ئومێدوایە لەو هەفتەیە لە هەفتەکەی تر، ینی دوای ئیجازەی داهاتووماندا کە هەرجارە هەفتەیەەکە لەوێدا ئەو لوجنەیە پێک بێ. ئەم لیژنەیە لەسەر داوای کێ پێک دێنرێت؟ لەسەر داوای زیاتر لایەنی خۆمانە، لایەنە کوردیەکان. باسیەوەت کرد کە لایەنی سەلبی و ئیجابی هەیە، زۆربوونی ئەندامانی ئەم لیژنەیە. لایەنە سەلبیەکان لە چیا خۆی؟ لایەنە سەلبیەکان ڕەنگە لەوە بێ دیسبەتەکە دەگۆڕێ، نیسبەتێکی زۆر لایەنی کەی دەستەدا، بەڵام لە هەمان کاتیشدا ئێمە بتوانین کەسبی هەندێکیان بکەینەوە بۆ ئێمە باشە و فعلەنیش دەکرێت هەندێکیان کەسب بکەین و هەوڵ بدەی هەنگام بەهاوین بەرام بۆ ئەو بابەتەیە. بەڵێ کێشەی پێشمەرگەیەکە کە لەو کێشانەی کە لە نێوان حکوومەتی هەرێم و حکوومەتی فیدرالدا ئەو زۆر لەو کێشە گەورانە نییە، چونکە ئەوە وەکو بڕیاری لەسەردرا لە کاتی بڕیاردان لەسەر بودجەی 2011 کە لە نێوان سەرۆکی هەرێم و سەرۆکی حکوومەتی فیدرال ئەوە جێبەجێ دەبێت و جا ماوەتەوە بۆ گفتوگۆی ئەوان. بەڵێ گرێ بەستە نەوتیەکان، ئەو کێشەی گرێ بەستە نەوتیەکانی حکوومەتی هەرێمی کوردستان خەوەیە کە قانونەکە دەرچوو کە قانونەکە دەرچوو بەشێک لەو کێشانەمان لەکۆڵ دەبێت. ئیتیفاقیەک هەیە لە نێوان ئێتیلافی کوتلە کوردستانیەکان لەگەڵ دەوڵەتی یاسا و لایەنەکانی تر کە حکوومەتیان پێکێنە. ئەم ئیتیفاقیە کە لە 19 خاڵ پێک هاتبوو کە چارەسەری کێشەکانی هەرێم و بەغدا دەکات، تا ئێستا چەندی لەم خاڵانە جێبەجێ کراوە؟ ئەو 19 خاڵەی کە هەیە بەشەکی جێبەجێ کراوە کە پێکێنانی حکوومەتەکە بوو، ئەو کێشانەی هەبوو لە نێوانماندا، چونکە ئەو 19 هەمووی پەیوەندی بە کوردەوە نەبوو. ئەو 19 نێزیکەی 10 زیاتر پەیوەندی بە دامەزرانی حکوومەتی فیدرال و سیاسەتی گشتی و ئابووری و کۆمەڵە کشتی تێدا بوو. چەند مادەیەکی تێدایە کە پەیوەندی هەیە بە کوردستان یان بە هەرێمی کوردستان. ئەویش ئەوە مەسلەی قانونی نەوت و غازەکەیە کەوا تەواو دەبێت، مەسلەی هی پێشمەرگەیە کە وەکو گوترا ئەوە بەو شێوەیە چارەسەر دەکرێت. بێگومان هەندێشتی تر هەیە کە هێشتا کە جێبەجێ نەبووە. پێش چەند ڕۆژێک سەرک وەزیرانم دی، سەرک وەزیرانی فیدرال باسی لەوە کرد کە ئێمە ئێستا پێویستە ئەو خاڵانە بێنینە پێش و هەردوو لە پێی پابند بین و جێبەجێ بکەن. ئەوانیش داوای هەندێشتمان لێ دەکەن و ئێمەش داوای هەندێشتیان لێ دەکەین. کێشە سەرەکیەکە وەک لە سەرەتاشدا باسە کرد مادەی 140. ئەم مادەیە ئێوە 8 ساڵە لە بەغدان، تا ئێستا بۆچی بە تەواوەتی چارەسەر نەکراوە؟ بۆچی کێشەکە هێشتا لە سەرەتادایە؟ مادەی 140 کێشەیەکی زۆری لەسەرە، ئەوە تەنیا بە ڕێگەی سیاسی چارەسەر دەکرێت، چونکە تا ئێستا ئەوەی کە پێدەرێن
ئاسایی بوونەوە تەطبیع تا ئێستا تەواو نەبووە. هەنگاوی یەکەمی دەتوانین بڵین تەواو بوو، بەڵام هەنگاوی دووەمی سێەمی تا ئێستا جێبەجێ نەکراوە. ئەویش هۆیەکەی ئەوە بوو لە سەرەتا پەیوەندی نێوان پێکهاتەکانی تایبەتی ناو کەرکووک، چکە کە باسی ١40 زیهن هەموو یەکسەر بۆ کەرکووک دەڕوا. کێشە زۆر کەوتە نێوان پێکهاتەکان کورد، عەرەب، تورکمان و هەر ئەوانیش بوونە هۆی ئەوەی عەرەب و تورکمان کە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگا لە کەرکووک نەکرێت. ئێستاوە تازە خەریکە هاتووەتەوە باس کە ئەو هەڵبژاردنەیە لەوێ بکرێت تاکو کەرکووکی ژۆک و پارێزگاکانی تر ئیش و کارەکانی خۆی بەڕێوە باچکە ئێستا لە حاڵەتەکی تایبەتیدایە. ئەو دەسەڵاتەی کە پارێزگا و ئەنجومەنی پارێزگا هەیەی لە پارێزگاکانی تررا لە کەرکووک ئەوە نییە. ئەوجا ئێستا ئەوە ئەوڕۆ هەندێک شت لەوە باسکرا کۆبوونەوەی کرا لە نێوان هەرسێلایەن و ڕەنگە ئەویش لە هەفتەی داهات و ئومێدم وایە بگەینە سیغەیەک و تەواو ببێ. دەوترێ بە تایبەت هەردوو پارتی سەرەکی لە بەغدا پۆستەکان بۆ بەرژەوەندی خۆیان بەکاردێنن نەک بۆ بەرژەوەندی گشتی کورد. بۆ نمونە باس لەوە دەکرێت کە هەتا ئێستا کێشەکان بە معەلەقی ماونەتەوە لە بینی حکوومەتی هەرێم و بەغدا سەرڕای ئەوەی کە کورد دەورێکی سەرەکیشی هەبوو لە دروستکردنەوەی حکوومەت لە بەغدا. وەڵامت بۆ ئەمە جارێ ئەو پۆستانێک کرێرە وەردەگیرێ هیچی وە نییە بڕێی شخصی بێ بۆ کەسێک بێ وەکو خۆی بەتەنیا یا بۆ حیزبەکەی بێ یا خودت بۆ هەر لایەنێکی تایبەتی بێ دەبێ هەمووی بۆ بەرژەوەندی خەڵک بێ. مەسەلا ئەو وەزارەتانەی هەیە هیچی ئەو وەزارەتانێنێک کە ئێمە سوودمان لێ وەرگرت بێ لێرە، بەڵکو ڕەنگە دوو وەزارەتمان وەرگرت بێ کە ڕەنگە زۆر لایەن خۆی لێ بپارێزێ، چکە یان ئەوەتانێ ناوی پێبەت دەبێ بە تەواوەتی یان ئەوەتانی ڕوبەڕۆی دوژمنکاریەکی زۆر دەبێتەوەکو وەزارەتی بازرگانی، وەزارەتی تەندروستی کە وابزانم هەردوو وەزیرەکە تا ئێستا هەنگاوی باشیان ناوە و بەخراپە ناویان نایە. دەمینێتەوە مەسەلەکانی ترکە هەیە لە نێوان هەرێم و لە نێوان حکوومەتی فێدرالدا ئەو مەسئلەی سیاسی و بە ئاسایی نییە تەماشایکەی ئێمەوە نییە لە شەڕێکدا بوومین سەرکەوت بین و فەرزیکەن یا دەیکەی یا لە ملت دەدەم، ئەوە نییە، ئەوە سیاسەتە. ئێوە بەشێک نەبوون لەوەی کە ئەم حکوومەتەدا مەزرێت مەرجتان بەڵام خلافات زۆرە لە نێوان فراکسیۆنەکان، تەنانەت لە ناو یەک فراکسیۆنە ئەنواعی بۆچوونی جیاجیا هەیە. جا بۆیە مەسەلەی سیاسی زیاتر لە ڕێگای گفتوگۆ و لە ڕێگەی دیالۆگ و وردە وردە قەناعەت پێهێنان ئەبەو ڕێگایە دەبێتن. ئێمە ناتوانین مەسەلا لە ئێستاوە هەڵوێستە وەرگرین دژ بە هەموو لایەنەکانی تر، ئەو کات ئەوانش هەمووی دەبن بە دژ بە ئێمە. لە ناو ئەنجومەنی نوێنەرانیشدا کوت لە کوردیەکان جیاوازی ڕاوبیر و بۆچوونیان هەیە. بۆ نمونە ئێوە لەگەڵ کوتلێ گۆڕانە هەمیشە ڕاو بۆچوونەکانتان جیایە. ئەمە تا چەند کاریگەری کردوتە سەر چارەسەرکردنی؟ بەڵام بێگومان ئەو کێشەی خۆمانی کوردستان بهێنینە ناو پەرلەمانی بەغدا ئەوە هیچ قازانجی تێدا نیە، بەڵکە ڕەنگە وا بکە کە هەندێک لە شۆڤێنیەکان دڵیان خۆش بێ بەوەی کە ئەو کێشەیە دەکەوێتە نێوانمان. مەسەلا هەر شتێک کە دەبێت دەهێنە پەرلەمانی بەغدا، پەرلەمان ناتوانێت چارەسەری ئەو کێشانە بکە، بۆ چووکە لە دەسەڵاتی ئەو دانیە. ئەوەی لە دەسەڵاتی پەرلەمانی بەغدایە چاودێری و مراقبەی حکوومەتی فێدرال بکە. دووەم ئەوەی کە پەیوەندی بە قانون و بە بڕیارە، مەسەلا سبەی لە سلێبانی مزاهرەیەک دەبێ هەردێشت شکات دێتە پێش، باشە پەرلەمان چ دەکا؟ ئەوە چەندین کێشەی تر بوو لە مووسڵ لە بەسرە لەوانە دەستەیەک دەنێرن بۆ پشکنین و لێکۆڵینەوە. ئەنجامەکەی زیاتر ئەوەی لە پەرلەمانی بەغدا باز دەکرێت زیاتر مەسەلەیەکی ئیعلامیە، هەوڵدانە بۆ هێرش بردنە سەر لایەنێک بە تایبەتی کە ئەوەندە کەسەی لێ و هەمووی خاوەندە سەڵاتە دوم لە تەلەڤیزیۆن بڵاو دەکرێتەوە. زیاتر ئەوەیە دەنا هیچ کێشەیەکی پارێزگایەک یاخود کێشەی هەرێم هیچ شتێک وە نییە بڵێ لە ناو پەرلەمان چارەسەر بکرێت. باشە ئەگەر بۆ نمونە لە ئەندامانی پەرلەمان نەتوانن کێشەیەکی بچووک چارەسەر بکەن، کەواتە ئێوە چۆن ئومێدتان هەیە بەوەی کە لە بەغدا کێشە گەورەکانی کورد چارەسەر بکرێت؟ ئاخر کێشە تا کێشە هەیە،
کێشەی مەحەلی داخلی ئیشی ئەو نییە. هەر یەکە مەسەلا هەرێم پەرلەمانی خۆی هەیە، حکوومەتی خۆی هەیە، دەستگاکانی خۆی هەیە، ئەوە دەبێت لەوێت چارەسەر بکرێت. بەڵام ئێرە چونکە دەسەڵات بەپێی دەستوردا بەشکرایە، هەندێک دەسەڵات هەیە تەنیاهی حکوومەتی هەرێمە، هەندێک دەسەڵات هەیە عفۆن هەندێک دەسەڵات هەیە هی حکوومەتی فدرالە، هەندێکی هەیە هاوبەشە، ئەوەی تر هەمووی لە دەسەڵاتی هەرێمدا یا هەرێمەکاندا هەیە. مەسەلا ئێرە بە هیچ شێوەیەک مافی نییە دەست بەهاوێتە ناو دادگاکانی کوردستان بە هیچ شێوەیەک، ئیلا مەگەر دادگاکە مخالفەی دەستوری کرد ئەو کاتەوە جیاوازە. تەنیا ئەوەی دەمان بەستێتەوە بە یەک دەستورە، ئەگەر شتێکی تیا بوو بخالفی دەستور بوو ئەو کات نابێت، بەڵام ئەوی تر پەیوەندی پێوە نییە. باس لەوە ئەکرا بە تایبەتی بزوتنەوەی گۆڕان باسی لەوە دەکرد کە ئێوە پەیوەندیەکانی خۆتان لەگەڵ لایەنە عەرەبیەکان بۆ ئەوە بەکارهێنا کە گۆڕان پۆستی وەزارەت وەرنەگرێت لە بەغدا. بەو شێوە نەبوو. مەسەلا کە تازە حکوومەت دادامەزرا وەزارەتی بازرگانی بۆوان دانرا بوو کە بدرێتەوان، هێمە هیچمان بۆ نەدەماوە. جێگەری سەرۆکی ئەنجومەنی وەزیران، وەزیری دەرەوە، وەزیری تەندروستی، بەس ئەوەندەمان بۆ دەماوە. بەڵام ئەوان شتەکە لەوەدا بوو، دەیانگوت ئێمە لەو چارچێوەیە وەری ناگرین، دەبێت لە ڕێگای گفتوگۆی خۆمان لەگەڵ بەڕێز مالیکی ئەو پێمان بڵێ باشە ئێمە حەقبان چێ بەسەرەوە ئەو کات، خۆ ئێمە ناچین واستە بکەین لە بینیاندا، ئێمە حەقبان بەسەردانیە. و مالیکیش دیارە کە دێتە حساب بۆ 50 کورسی دەکانێک بۆ 8 کورسی. دەنا ئێمە پێمان خۆش بوو کە ئەوانیش بە یەکەوە باین هەمومان و یەک دەنگ و یەک هەڵوێست باین، با ناکۆچی شەبێ لە نێوانماندا لە هەرێم. ئێستا دوودانە ئیسلامیەکە تا ئێستا هیچ شێشەیەک لە نێوانماندا دروست نەبووە. مەسەلا یەکگرتوو 4 کورسی هەیە لە پەرلەمان، وەزارەتی هیجرە و مهاجرین دراوان. کۆمەڵی ئیسلامی 2 کورسی هەیە لە پەرلەمانی بەغدا، وەزیری دەولەیان درایە. هەنی وە نەبوو هاوپەیمانی کوردستانی چاوی لە وەزارەتەکان چڕ کرد بێتەوە بڵێ هەموم دەوێت ناوەڵا، ینی ئیوانش وەزارەتی بازرگانی بۆ ئەوان دەبوو، بەڵام ئیشەکە وای لێ هات. ئەوان پێیان وایە هاوپەیمانی کوردستان هەتا ئێستا سەرکەوتوو نەبووە لە ئیدارەتدانی ئەزمەکان کێشەکان لە نێوان هەرێم و بەغدایە، ڕاوبوو چوونی جیاوازیان هەیە، بۆچی ئەم ڕاوبۆچوونانە یەک ناخەن لە پەرلەمانی بەغدا؟ دیارە ئەوەی کە ئەپۆزیسیۆن بێ یا مەعارەزە بێ، دیارە بە هیچ شتێک ڕازی نابێت لەوەی کە باڵادەستە، هەنی ئەوەیە بەسەلەکە. باشە ئەوان چیان توانیوە بکەن، بەڵام ئێمە بە هەمومان هەندێک شت هەیە دەتوانین بیکەین، بەڵام کە لە ناو خۆماندا ئەو ناکۆچێ دروست دەبێت، ئەوە تەئسیر لەسەر هەمومان دەکا، لەسەر وانش دەکا، لەسەر ئێمەش دەکا. نابێ مەسەلا چەند کەسێک بەوە دڵخۆش بن کە چەپڵە دەدرێ و کە قسەیەک دەکەن لە دژی مەسەلا ئێمە، یا ئێمە دڵخۆش بین بەوەی کە گۆڕان شتێکی دێتە سەر، لانە بالعکس، چونکە ناوبانجی کورد لە بەغدا هەر کەسێک بێ هەمووی لە نەتیجەدا یەک دەگرێتەوە. بۆ ئێستا زۆر من پێخۆشە، هەمومان پێمان خۆشە کە ئێستا لە کوردستان ئەو گفتوگۆیە هەیە لە لێوانیەتداوە، هومێدمان وایە ئەو گفتوگۆیانە بە ئەنجامێکی باش بگا و بگاتە ئەوەی کە یەک ڕیزیەکەمان بهێنێتەوە پێش. ئەکرێت لە کوردستان ناکۆک بن و بۆ نمونە ئۆپۆزیسیۆن بەشداری حکوومەت نەکا و ڕخنەی هەبێ لەسەر حکوومەت و لەسەر هەردوو پارتی دەسەڵات، لێرە یەک بن و یەک ڕابن و دەسەڵاتی حکوومەتی فدرال لەو بوارانەدایە کە پەیوەندی بەهی هەرێمەوە نیە. ئێستا ئەوە لەگەر هەردوو هێزی ئیسلامی ئێمە پەیوەندێکی باشمان هەیە، تا ئێستا تووشی قسەکردن لەسەر یەک نەهاتووینە بە هیچ شێوەیەک لە شێوەکان، وە لە کوردستانیش دیارە دەیانبینێن لە ڕیزی پێش ئەوەی ئەپۆزیسیۆن، بەڵام توانیمانە لەگەرەوان معادلەیەک ڕابگرین لەوێ بە جۆرێک، لێرە بە جۆرێکی تر. بۆ لێرە دەبێ بە هەمومان پارێزگاری لە مافەکانی خەڵکی کوردستان و پاراستنی دەستکەوتەکانیان بکەین. دەوترێت پۆستی سەرۆک کۆمار پۆستێکی ڕەمزیە زیاتر، ئەگەر کورد هەوڵی بدایە پۆستی سەرۆکی ئەنجومەنی نوێنەرانی وەرگرتایە ڕەنگە بیتوانایە کاریگەری لەسەر بڕیارەکان هەبێ لە عێراقدا، تا چەند ئەمە ڕاستە؟ جارێ
لە ڕووی دەستوری و لە ڕووی پرۆتۆکۆلی و هەمووی مقارنە نییە لە بینی سەرکۆمار و لە بینی سەرۆکی پەرلەمان. دوای ئەوە سەرۆکی پەرلەمانی چی بەدەستە جارێک بەستراوەتەوە بەو دوو جێگرەی کە هەیەی تۆ ناتوانێت بەتەنیا بڕیار بدە ئیلا دەبێ هەمووی بە تەوافق بێ لەگەر ئەو دوی لەگەڵیتی ئەو جا کە وەکو سەرۆکایەتیش دێنە ناو پەرلەمان ناتوانن هیچ بڕیارێک بدەن هەتا وەکو ئەنجومەنی هەتا وەکو پەرلەمان خۆی بڕیار نەدا. ینی وە نیە بڕی لەوەی دەسەڵاتێکی زیاتری هەبێ بەڵام لە هی سەرکۆماری دەسەڵاتی کەمدا نەخێر سەرکۆمار دەسەڵاتی زۆرە ینی کە تەماشای دەستور دەکەی زۆر دەسەڵاتی هەیە. ڕاستە ئەگەر بڕی وەک سەرۆکی ئەنجومەنی وەزیران دیارە تەبیعەتی دیزامی پەرلەمانی ئەوە شێوەیە نەک لێرە لە بەشی زۆری وڵاتان کە دیزامەکەیان پەرلەمانیە سەرۆکی پەرلەمان زیاتر ڕەمزی یەکێتی وڵاتەکەیە و هەندێ دەسەڵاتی پێدراوە کە زیاتر ئەو دەسەڵاتانە سیاسی و دیبلۆماسیە. کورد پەشیمان نییە لەوەی کە هەموو دەسەڵاتەکانی ینی بەشدار بوو لەوەی کە هەموو دەسەڵاتەکان لە دەستی سەرۆکی ئەنجومەنی وەزیراندامێ چیکە نەدەکرا کاتی کە دەستور دانرا ئێمە هەوڵماندا گوتیان باشە لایەنەکانی تر گوتیان باشە مادام وایە دەیکەینە نظامی ڕیاسی لە نظامی ڕیاسیدا ڕئیس وزەرانیە هەموو یەک کەسە ڕئیسی جمهورە و ڕئیسی وزەرایە وەکو ئێستا لە تورکیا بەتەمان دەستورەکە وا لێ بکەن نظامەکە ببتە نظامەکی ڕیاسی. مەسەلا لە ئەمریکا نظام ڕیاسی ڕئیس وزەرای دیە ئەگەر وا بکرا بە ئەوە بۆ ئێمە باش نەدەبوو بۆ چونکە ئەو کات یەک کەس دەبوو لە نظامی ڕیاسی پەرلەمان ناتوانێت متمانەی لێ وەرگێتەوە ناتوانێت متمانەی لێ وەرگێتەوە هەروەکو ئەویش ناتوانێت پەرلەمان حەلکە بەڵام لە هی پەرلەمانی دەتوانێت متمانە لە سەرۆکی ئەنجومەنی وەزیران وەرگێتەوە و لای بدە. جا بۆ ئێمە وا باش بوو سێ کوچکە بێ سەرۆکی ئەنجومەنی وەزیران سەرۆکی کۆمار سەرۆکی پەرلەمان و ئەنجومەنی ئیتیحادیش هەیە ئەگەر ئەویش دروست بێ کە وەکو مەجلیسی شیوخ یاخود ئەعیانی جاران لە عێراقەوە بوو کە ئەویش ژووری دووەمی قانونە قانوندانانە ئەو کات ڕەنگە وەزعەکە بە جۆرێکی تر بگۆڕێ بەڵام هەمووی کۆ بکەینەوە دەسەڵات هەمووی لە دەستی یەک کەس کە سەرۆکی کۆمار بێ و سەرۆکی ئەنجومەنی وەزیران بێ ئێمە بە باشمان نەزانین. بەڵێ ئەگەر بگەڕێنەوە بۆ کێشەکانی هەرێمی کوردستان ئەم کێشانە تا چەند کاریگەری ئەبێت لەسەر چارەسەر نەکردنی کێشە ئەساسیەکانی کورد لەگەڵ بەغدا؟ جارێ مەسەلەی کێشەی ئەساسی و نائەساسی ئەوە شتێکی نیسبیە یەک دەرێ ئەوە ئەساسیە وەک دەرێ نەخێر ئەوە ئەساسی نییە. لە کوردستان وانییە کە نیشان دەدرێ هیچ نەکراوە و هەمووی خراپەیە و گەندەڵی ئەبوو شێوەی نییە وەرە بە قارنەی کوردستان بکە لەگەر هەر یەکێ لە پارێزگاکان مە دیفاع بە هیچ شێوەیەک لە گەندەڵی ناکەین. گەندەڵی هەیە بەڵێ هەیە دەبێت چارەسەری بکەین و ئەو گەندەڵیە وە نییە هی یەک کەس و دوو کەس بێ ئەوە لە باوەکی زۆر لە عێراقدا هەمووی ئەوە دروست بووە لەو زمانەی کە جەوی عێراق بوو بە جەوی شەڕ ئەو حاڵەتە دروست بوو ئەوە پێویستی بە وەختێکی زۆرە چونکە لە گەندەڵیدا فەرق لەوەدا نییە ئەوەی ملیۆنێک دەدزەیە 100,000 دینار دەدزێ ینی دزینە جا بۆیە کوردستان کە دەی بەراوردی دەکەی لەگەر شوێنەکانی کە عێراق وەک ئەوەی وڵاتێکی تر بێ کەم و کوڕی هەیە بەڵێ کە بۆ کوڕی هەیە ئێستا هەنگاوی زۆر باش هاویشتراوە لەلایەن حکوومەتەوە یعنی هەنگاوەکانی ئەوە ماوەی ساڵ و شتێکە ینی هەنگاوی زۆر هاویشتراوەتە پێش بەڵام دیارە معارەزە کە تەماشای حکوومەت دەکا بە حکمی خۆی کە ئەو معارەزەیە ئەو لە حکومە دائیمەن لە سنگەرە لێ یعنی هەندە جار شتی بچوو کە زۆر گەورەی دەکات ئێمە خۆمان لە معارەزە بووین لە معارەزە مشتی بچووکمان گەورە دەکرد شتی گەورەمان دەکردە نازانم چی دنیا وە تەبیعەتی معارەزە وایە چونکە معارەزە چی دەوێت ئەوەی لەسەر حکومە لایدا خۆی بێتە جێگایەکەی لە بار و دۆخی ئەو وڵاتانەی ئێستامان ئەوە نییە بە کودەتایەکی عسکەری
بچێ بیڕۆخێنێ و بچێتە جێگایەکەی ئیتر دیارە دیعاە دەکا شت دەکا ئەنواعی شت هەڵدەبەستێ و هەندێکیش حقیقەتە هەندێشتی شێ فعلەن وەنی هەرچی معارەزە دەیڕێ هیچ ئەساسە چینە بێ لەخێر وەرج نییە هەرچی حکوومەت دیکە هەمووی خراپ بێ یعنی هەر لە لایانی ئیجابی هەیە و لایانی سلبیشی هەیە. بەڵێ بەسەر لەوە کرد کە جیاوازی هەیە لە نێوان پارێزگەکانی هەرێمی کوردستان و پارێزگەکانی تری عێراق. یعنی ئەو جیاوازی لەوە نەهاتووە کە جیاوازیەکی زەمەنی هەیە لە نێوان ڕوخانی ڕژێم و لە کوردستان و لە بەغدا بۆ نمونە 13 ساڵ پێش بەغدا هەرێم ئازاد بوو کە حکوومەتێکی مەحەلی دروست بوو. بەڵام پێش ڕوخانی ڕژێم وە نەبوو ئێمە لە وەزعەکدا بین وەکو ئێستا ئەو جا قسەی تێدا بکەی ئێمە یەکەم کەس من سەرۆکی حکوومەت بوو 4 بانک قەرزاری هەموو کاربەندەکان بووین لە هەرێمی کوردستان بە ماوەیەکی 11 مانجی لە حکومەکەی من توانیمان هەموو قەرزەکان بدەینەوە هەموو وەزع باشکەین بەڵام هی ئەوە نەبوو ئێمە بتوانین شت دروستکەین ئیسtisمارات پارە نەبوو ئەوەی هەبوو تەنیا لە گومرگەکان وەردەگیرە ئەوە بوو دوای ئەوە بەداخەوە تووشی شەڕی ناوخۆ بووین تو نابێ ینی وا نەزانین ئەوەندە ساڵانەی پێشووتر هەتا 2003 وا بزانین کوردستان لە وەزعی ئێستاکەیدا بۆ ئەو کاتێش نەخێر ئەمە لە وەزعی فەقیریەکی زۆردا بووین خەڵک محتاج بوو هیچ نەبوو پارە و پول نەبوو لە هەموو لایەکەوە بەحارەبە دەکراین تووشی شەڕی ناوخۆ بووین بەڵام لە 2003 وەرە تەماشاکە ئەو گەشەیەکردنەی بەخۆی دیوە لە 2003 هەتا وەکو ئێستا فەرقەی زۆر هەیە لە بینی هەرێم و لە بینی شوێنەکانی تی عێراق. زۆر جار حکوومەتی ئیتیحادی باس لەوە دەکات کە حکوومەتی هەرێمی کوردستان گرێ بەستە نەوتیەکان ئاشکرا ناکات ئەمەش هۆیەکە کە حکوومەت ئەم کێشەی بە هەڵپەسەراوی هێشتوتەوە هەرچەندە هەندێک لەو کێشەی چارەسەر کردووە بۆ دانی کە ینی مستحقاتی شەریکاتەکان. گرێبەستەکان هەمووی باسکراوە بۆ هەن بۆیە ئێستا کێشەکە لەوەدا بوو ئایا پارەی ئەو شەریکاتانە دەدرێ کە ئینتاجی نەوتەکەیان کردو ئێستاوە خەریکە چارەسەر دەکرێت لە نێوان و بەڕاستیش ئەوەی کە دروست بوو بە نسبەت وەزارەتی نەوت و لەگەڵ کوردستان خەریک بوو بە ئاخری شتەکە لایەنی شخصی وەربگرێ وەک ئەوەی لە بینی دوو کەسدایە دیارە حکوومەتی فیدرال دەیەوێ زۆرترین دەسەڵات بە تایبەتی کە نەوت و گازدادنێ بە بەشێک بە ئەساسی لە دەسەڵاتی خۆی دەیەوێت هەر خۆی تێدا بێ ئێمەش لای خۆمانەوە اتفاقمان هەبووە لەگەڵی جارێ ئەوەی کە پێش 2003 کراوە حەقیان بەسەردانیە بەپێی دەستور هەموو ئەو بڕیارانە هەموو ئەو عەقدانەی کراوە هەموو ئەو قانونانەی دەرکراوە هەمووی موافقە لەسەری بەپێی دەستور ئیلا ئەوەی دەستور دژی بێ ئێستاکە ناتوانانی لەسەری بەردەوام بێ ئەوە بەپێی دەستور بووە دوای ئەوە لە شوباتی 2007 اتفاق کرا کە پرۆژەی قانونێک تەقدیم بکرێ و پرۆژەکە تەقدیم کرا بەڵام کە تەقدیم کرا بە دەستکاریەکی زۆرەوە ئیتر ئەوە بۆ هۆی ئەوەی کە لەسەری ڕێکنەکەوین و دوای ئەوە سەرک وەزیرانی پێشوو کاکنێچیروان لەگەڵ حکوومەتی بەغدا کۆبوونەوەیان کرد و ئیتیفاقێکیان کرد ئەگەر لە ماوەی چەند مانجی تر هی ساڵی 2007 ئەگەر ئەو قانونە دەرنەچوو هەرکەس بۆ خۆی ئازادە ئەوەش ئیتیفاقێک بوو جا بۆیە بەڵام ئێستا ناکرێ ئەو مەسەلەیە وها بەجێ بهێشترێ ئێستا هەوڵی ئەوە دەدرێت کە قانونەکە دەرچێ و ئەو کێشەیە کۆتایی پێبێت. زۆر سپاس دەکەم دکتۆر سپاسی ئامادەبوون بینێران ناوبڕێک و دەگەڕینەوەلاتان.